پێش سیانزەی مانگی پێنج و دوای سیانزەی مانگی پێنج دەبینی جیاوازیەکی گەورە ئەبینیت ژماری توشبووان لە سیانزەی مانگەوانێ هەتا ئەمڕۆ ڕەنگە زیاتر لە 200 کەس توش بوو بێت بە ڤایرۆسەکە کە پێشتر ئەوەندە نەبووە بە هەموو ئەو چوار مانگی کە ڤایرۆسەکە لەم ناوچەیە سوڕاوەتەوە. دوو نیشانەی نەخۆشیەکان ئەوانی پێشتر داغڵە بوون لە سایەکیان نیشانەی نەبوو ئێستا خۆیان بەپێی خۆیان کۆکەوتایان هەیە و دەچنە سنتەرەکان و دەستگاکانی تەندروستی و پشکین نیشانەیان هەیە و پشکنینیان بۆ کرێت پۆزتیڤن. دوو ژماری توشبوانی ڕۆژانە زیایی کردووە. سێ بەداخەوە گرمی هیچ ینی پلی گەرما و وەرزە گەرمەکان هیچ ڕۆڵێکی نەبوو بە پێچەوانەوانێ دەبینین زیادی کردووە. خاڵی شەشەم تونند و تیژی ڤایرۆسەکە زیادی کردووە و ڕێژەی مردن لە دانیشتوانە زیایی کردووە کە ئەمانە لە نەخۆشەکانە کە ئەمانە هەمووی ئاماژەیەکی مەترسیدارن بەداخەوە کە ئێستا ئەم قۆناغی ئێستا پیاتی ئەپەڕین لە هەرێم و بە تایبەتی لە سلێمانیشە. بۆیە من لێرەوە داواکارم لە هاوڵاتیانی بەڕێز کە ئەم قۆناغە هەستیار و مەترسیدارە ئەگەر هاوکاری و هەماهەنگیمان نەکەن خوا نەخواستە ئیتر ئێمەش دەگەینە ئەو ڕۆژگارانەی کە ئەوروپا و ئەمریکا و بەرازیل و هەندێک وڵاتانی عەرەبی پیا تێپەڕی کرد. ئەوەی گرنگە لە لامەوانەیە کە کۆمەڵی خاڵە جەختی لەسەرەکەمەوە بە هاوڵاتیانی بەڕێز کە یەک داوا لە هەموو هاوڵاتیانەکەم کە ببێ ماسک نێنە دەرەوە لە ماڵەکانیان بەبێ ماسک و دەستکێش تەنانە دەگەر ماسکیش نەبوو پارچێ پەڕۆی خاوێن ببەستن یاخود ملپێچێکی خاوێن کە شۆرابێ و پاکشکرابێتەوە بیبەسن بە دەمیانەوانێ بۆ کاتی زەرور نەبێنێنە دەرەوانێ ئەگەر شتیان کڕی بەشی هەفتەیەک یەک جار بچنە مارکێتەکان زوو دەستەکانیان بە ئاو و سابوون بشۆن بە هەموو جۆرێ دوورکەونەوە لە کۆڕ و کۆبوونەوە و سازدانی بۆنە دینی و کۆمەڵایەتی و شەکرا و ئەم بۆنانەی تر چونکە قۆناغێکی مەترسیدارە بەڕاستی